بەڵێ بەڕێزان لەو بەرنامە تایبەتێدا لەگەڵ میوانەکەم میوانێکی تایبەتم هەیە عەلی کەریمی سیاسەتمەدار و شڕۆڤەکاری سیاسی بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵمایە. سڵاو لێ بێ کاک عەلی، ئەم کاتە دەباش بەخێر بێیت. سڵاو و شەو باش کاک فەرمان، سڵاو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستت و هاوکارەکانیش. زۆر سوپاست دەکەم. کاک عەلی، لە چیەوە دەست پێ بکەین؟ لە باشووری کوردستانەوە کە خاک دەفرۆشێ داگیر دەکرێت لەو پیلانجێڕەیە کە لەسەر تەواوی کوردستان هەیە لە دەرکردنی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، لە شەهیدکردن و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان لە چێوە دەست پێ بکەین؟ ئەمە چی ڕوودەدات؟ بۆچی کورد بەو دەردەگەێنرا؟ با سەرەتا بچینە سەر ئەو ڕووداوەی چەند ڕۆژی ڕابردووی شەهیدکردنی وەک لە وێنەکەی پشتیشمان دەردەکەوێت هەردوو ڕۆژنامەوان و هاوکار گوڵستان تارا و هێرۆ ئیبراهیم. تۆ چی لەسەر ئەم ڕووداو و پێشهاتە دەڵێیت؟ وڵای کاکە جان، دڵی لە چیرا دەست پێ بکەین؟ حقیقەت ئەوەیە لە هەرچی دەست پێ بکەین هەر درەنگە. لە زۆر زۆرەوە پەنجە بۆ سەر و برینانەی کە جەنابەت فەرموود لە کوێ ڕابۆشووە، پەنجەیان لەسەر دانراوە، بەڵام بەداخەوە تووشی دەسەڵاتێک بووین لە باشووری کوردستان کەم پێم وابێ خراپترین تەجروبەی کوردی، ئەزموونی کوردی کە تا ئێستا ڕوویدابێت کە زۆریش ڕووی نەداوە. بەڵام بەڕاستی ئێمە دوای ساڵی 1992 دوای ڕاپەڕینی باشووری کوردستان هیوا و ئومێدێکی یەکجار زۆرمان هەبوو، دوای ئاژ بەتاڵی مەلا مستەفای و دوای ساڵی 76 و دوای ئەوەی کە شۆڕشی نوێ بەو دەردەی بەسەرهات لە ساڵی 88 و تووشی ئەنفاڵ و کیمیاباران و پەڕینەوە بۆ دیوی ئێرانێکرا لە 89 یەکجار ئومێدێکی زۆر هەبوو لە نێو ئێمەماناندا کە بڵێ باشوور ڕاپەڕینی کرد و باشوور ڕزگار بوو، دنیا هاتە سەرخەت و خەت و فەڕەنسا هاتە سەرخەت و بریتانیا هاتە سەرخەت و دنیا بەرەو پیمانەوە هات و لە کۆسڕەوەکەی ئومێدێکی زۆرمان هەبوو کە تەجروبەیەکی کوردستانی بەڕێگاوەیە و ئێمە هەموو شۆڕژگەران و خەباتجێڕان و نیشتمان خۆشەویستانی پارچەکانی تری کوردستانیش دەحەسەینەوە لەژێر سایەی باشوور. بەداخەوە دێ بڵم وانە بوو بەهۆی ئەوەی کە حکومڕانی باشووری کوردستان بەشی زۆری کەوتە دەستی بنەماڵەیەک کە ئەو بنەماڵەیە دەستیان حتا ئێرە حتاش شانیان خێناوی بوو بە خێنی شۆڕژگەرانی کورد هەر لە دێت زەمانەوە. بەڵام چ بکەین؟ ئێمە زۆر عەفو دەکەین، زۆر دەبەخشین، زۆر فرامۆش دەکەین. ئێمە فرامۆشمان کرد لە ڕاپەڕینەکەیدا. ئێمە دوایەکە هەڵبژارنێکیان کرد بەو وەزعی کە هەمووتان دەزانن کە ئەو کتی 49 و ئەو کتی 51 و بەو دەردەیان برد هەڵبژارنێکی بۆ یەکەمین جار لە هەر چوار پارچەی کوردستان ئەبەو دەردەیان برکە هیچیان حاضر نەبوون کە بۆ 4 ساڵان یەکیان بێتە ئۆپۆزیسیۆن یەکیان بێتە دەسەڵات. ئەوە هادیتر ئەوە دەستپێچێکی زۆر خراپ بوو، هەتا ئێستاش بەردەوامە، هەتا ئێستاش هەر ئەو خەتە دەڕۆین کە ئەو بنەماڵەیە کە بنەماڵەی بارزانیم هەر وەکو چۆن لە ڕابردوودا ئیسپاتیان کرد، نیشانیاندا، بەڵام ئێمە چونکە فەرامۆشکارین لە بیرمان دەچێتەوە زوو و چونکە ئێمە ڕۆشن فکر و ڕۆشنبیر و نوخبەیەکی ئەو تۆمان نییە کە زوو میلەت بێنێتەوە سەر ڕێگایە، میلەت بێنێتەوە سەر خەتەکەی خۆی کە با بە ئەزموونێکتان کردو جارێکی دیکە مەیگەنەوە بە ئەزمون جارێکی دیکە دەنجیان پێمەدەن. ئەوەیە کە ئەو ڕەکارنامەکەی دەبینین کە داگیرکەرێکی وەکو تورکیەی کە ئەگەر کوردێک هەوێت تورکیا بناسێت، بەڕێی من باشترین شت ئەوەیە کە ئەو چەند لاپەڕەی موسا ئەنتەری بخێنێتەوە کە لە ساڵانی بیدایەتی نەوەدەکان چۆنیان ترۆر کرد و ئەو بیرەوەریانەی موسا ئەنتەر پێمان دەڵێت تورک چییە و ئەو جارەکانە بێنین پەڕینەوە بۆ ئەو لای کە کام باڵی کورد، کە کام خائینی میلەتی کورد پاڵیوەوە داوە کە موسا ئەنتەر تاریفی دەکات. ئەمن زۆرم قسە نییە، کاتێک موسا ئەنتەر پێش من بەدەیان لاپەڕەی نووسیوە لەسەر گورگایەتی، لەسەر فاشیست بوون، لەسەر مرۆڤکوژی، لەسەر کوردکوژی سەرانی تورکیا. ئەوڕۆ زۆر عەیبە، زۆر ئیرادە بۆ تاکێکی کورد، بۆ خائینێکی کوردیش تەنانەت، بۆ جاشێکی کوردیش تەنانەت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئاوری وێداتەوە. ئەمن چاوەڕوانی ئەوم دەکرد لە 15 ساڵ لەوەی پێشەوە کە خیانەتەکانی تورکیام دیت کە ئەو دژمنکارەی تورکیان بنسبەت براکانم لە
خوشکەکانم لە باکوور دیت لە زیندانەکانی ئامەد دیت پێم وابوو ئیتر هیچ کوردێک تاقە دەرزێکی درومانی تورکانیش بەکارنایانە بەڵام بەداخەوە کاتێک ڕۆشنبیرەکەم نوخبەکەم بۆ کەیف و سەفای خۆی یەکسەر بیتاقە دەکرێت بە $2000 و بە $3000 دەڕاتە تورکیا یا بە تورکیەدا توێ دەکات یا تەواوی شمەکی ماڵەکەی شتمەکی تورکیەیە کاتێکە بەدەیان $1,000,000 لە باشوورەوە شتومەکی تورکیا دێ بۆ کوردستان و بەسەرمەدا ساغ دەبێتەوە ئەمن لە بیرمە 15 ساڵەوە پێش برادەرێکم کە لە کوالیتی کۆنتڕۆل کاری دەکرد هەر لەو سلەیمانەی هاواری کرد کی کاکە ئەو شتومەکی باکوور ئاوایی تورکیای و خەتەرە لەسەر گیانی سەلامەتی ئەمە بۆیە ئەمە چی بکەم ئێستا کوونیە کە بە چاوی ڕووناک لەبەر ڕۆژی ڕووناک دوو دانە کچی جوان دوو دانە کچی شۆڕژگێر دوو کچی خەباتگێر هەستاون هاتوون خۆیان و کامێرا و قەڵەمەکەیان پێیە دێنن بە ڕۆژی ڕووناک و بەر درۆنیان و هیچ کەس دەنگی لێ نایاتە تەریان ئەو دەسەڵاتە بۆ نەمان باشە یعنی لە کاتێکدا کە دەسەڵات هۆکاری ئەوە بێ دوو شۆڕژێر یان دوو ڕۆژنامەوان و هاوکارمان تیرۆر بکرێن ئیدی چ دەمێنێتەوە بۆ ئەو دەسەڵاتە یعنی من دەمێت بچمە سەرباسی ئەوە ینی بە باسترمان دەبێت لە هەڵبەتە ئەوە دەبینین بادینان بە تەواوەتی داگیر کراوە لە هەولێر تورکیا حکوم دەکا یعنی بە ئاشکرا داوای کەرکووک و هەروە سلێمانیش دەکا بەوەش ناوەستێتن اینجا چ جای ئەوەی کە ڕێکەوتنی نێوان دەوڵەتان ئەگەر ئێمە ببینین بەتایبەت پارتە کوردەکانی یاخۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە ساڵانێکە لە کەمپەکانن دەمەوێت ئەم پێشاتە لە زاری جەنابتەوە بیستم چارنووسی ئەوان چیان بەسەردێت کاکە فەرمان لە کەس شاراوە نیە لە دەوڵەتانی بەیانی لە وڵاتانی نێونەتەوەی لە خۆمان لە کوردەکان لە ڕۆشنبیر لە نوخبە لە کەس شاراوە نیە خەون و خەیاڵی ئۆردوغانی سوڵتان ئۆردوغان گەڕانەوەیە بۆ میساقی میلی ئەوە لە پارەکانە لە یادی 100 ساڵەی لۆزان کە منیش لەوێ بووم و زۆر کەسیش لەوێ بوو باس کرا لەسەرەوەی باس کرا کە نیەتی ئۆردوغانی چیە نیەتی ئۆردوغانی و دەسەڵاتی میتی ئەوڕۆی تورکیا گەڕانەوەیە بۆ میساقی میلی بە بینەرانی بەڕێزت بزانن میساقی میلی ئەو میساقەیە کە دوای وەی کە عوسمانی ڕووخا عوسمانی ئاوا پارچە بوو کۆمەڵێک لە تورکەکان کە بە سەرپەرشتی ئاغای ئاتاتورک کۆبوونەوەیەکیان کرد گوتیان ئێمە دەگەڕێینەوە سەر میساقی میلی و لۆزانیان دروست کرد و سیڤەریان تێکدا و سیڤەر بە زۆری ئەو جوانانەی کە هاتبوون تورکیای جوان دروستکەن هاتن میساقی میلیان و کار خستەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ویلایەتی مووسڵ ینی عێراق کوردستان ئەوانە هەر بێنەوە ژێرچۆکی ئەو تورکیەی کە تازە دروستکرا بوو تورکیەش خۆ نەبوو عوسمانی بوو کە ڕووخا بوو عوسمانیش وەکو چۆن وڵاتی لوبنان و سووریە و عێراق و هەموو دروست بوون تورکیەش عینشت دروست بوو عوسمانی عیبارەت نەبوو لە تورک بەشێک لە عوسمانی کە مرکزی ئەنقەرا و ئیستانبول بووە بنا ئەوی دیکە هەمووی کورد بووە تەرکەز بووە ئەربەنی بووە کوڕە سوزانم مەسیحی بووە عەرەب بووە بەدەیانەوەی لێبووە بەڵام تورکەکان چونکە فاشیز بوون دەناو خۆیاندا و ئەو فاشیز بوونیان لەگەڵ خۆیان هێنابوو هەر لە زمانی مغۆلەکانەوە هەر لە زمانی ئەو چاو بادامیانەوە ئەوان دەنێو مێشکی خۆیاندا پەروەران کە عوسمانی بۆتە تورکیا ئێستاش هەر لەسەر و خەیاڵن کاکە تورکیا عوسمانی نییە عوسمانی ڕۆیش ئەمە لە لۆزان پارەکانە زۆر باشەوە ماشی کردەوە شتێک بوو لە سەردەمێکدا عوسمانی ڕۆیشت و تەواو بوو تەفر و تونا بوو ئەوجا عوسمانی بەڕاستی تورک نەبوو عوسمانی خلافەتی ئیسلامی بوو لەنێو ئیسلامدا نەتەوە عیبارەتێکی وای نییە نەتەوە ئەرزشێکی وای نییە ئومەتی ئیسلام معنای هەیە و دەبش خۆشمان دەزانین لە سەردەمی ئەمەویەکان لە سەردەمی عەباسیەکان لە سەردەمی عوسمانیەکان ئەوە ئومەتی ئیسلام بووە کە ئەوان فەخر شانازیان پێوە کردووە بەڵام ئەوان هاتن تورکبوونیان زەخ کردەوە ئێستاش ئەو تورکبوونە زەخ دەکەنەوە بەڵام کێشەکەم ئەوان نییە ئەوان بە دەرەک هەرچی دەکەن نایکەن بەڵام کێشەکەم لەگەڵ ئەو لایەنی کوردەیە کە تاییدی ئەو سیاسەتەی دەکات ئەو لایەنی ئەو کوردەیە کە دەڵێ ئەمە ئارەزوومانە
کە کوردستان ویلایەتی مووسڵ بگەڕێتەوە سەر سوڵتانی عوسمانی کە ئەو ڕۆکانە ئۆردۆغانە دەنا سوڵتانی عوسمانی نەماوە ئەو ئۆردوغانە چونکە خەڵەفاوە بە تەمایە کە عوسمانیزم زندوو کاتەوە و ئەو عوسمانیزمە دەڵێ ویلایەتی مووسڵی لەگەڵا بەڵام ناوێرە باسی سووریە بکە ناوێرە باسی مەغریب بکە ناوێرە باسی لوبنان بکە بەڵام چونکە کوردەکە فەقیرە و چونکە کوردەکە بەشێکی زۆری لە خودی خاچی ئەو جۆغرافیای تورکیەدایە بەوەی شێت بووە بەوەی هات و هاواری دەکا بەوەی نازانێت چۆنی دەرببڕێ کە بابە ئەگەر کوردستان لە ئێران یا لە عێراق یا لە سووریا ببێتە مەکانێک ببێتە هەرێمێک ببێتە سربەخۆیەک ئەوە حتمما بەشێک لە خاچی تورکیا دەگرێتەوە بەشێک لە خاچی تورکیا کە هەمان باکووری کوردستانە ئەو لەوەی دەترسی ئەو شینەکەی بۆەوەیە بەڵام جێگای ئەسەد ئەوەیە ئێمەی کورد بۆ دەبێ بەشێکمان لەگەڵ ئەو سیاسەتەی بین بۆ دەبێ ئێستا کوونێ ڕۆژانە لایەکی باشووری کوردستان کە دەبێتە بادینان و ئاو ناوچەی هۆک و زاخۆ و بارزانوانە تەسلیمی ئەو سیاسەتە بۆ گەنە بکەین ئەمن لەوەی تێناگەم بەڵام تێگەیشتنەکەی ئاسانە میلەت ئەگەر لە خۆمان نەگۆڕین دەیک بەکرێگیرا ئیشیەوەیە بەکرێگیرا ئیشیەوە بە فارز دەڵە پۆزدور ئەتۆ دەتوانی کە گرتت بکرێ هەموو شتێکی پێ بکوت هەموو شتێکی بەڵێ کاک عەلی پرسیارەکەی منەوە بوو چارنووسی با بڵێن بلایەنەکانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چیان بەسەر دێ ئەوانیش کەوتونەتە ژێر چوارچێوەی ئەو پیلانجێڕیا خۆوەتە تەنها لە باشووری کوردستان نەماوەتەوە هەڵبەتە ئەو زانیاریانە ئاماژە بەوە دەکەن کە لە ڕێکەوتنەکەی چەند ڕۆژی ڕابردوو 15 تەباخ یعنی لە ئەنقەرە لە نێوان تورکیا و عێراقا کرایە یعنی ئێرانیش تا ڕادەیەک رازی بووە بەوەی کە لە بەرامبەر ئەو دەستکەوتانەی کە بەدەست دێنێ یان دژی کوردەکان پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەرەوە دواتر پرسیاری ترم دەبێ هەڵبەتە لەسەر دۆخی باشووری کوردستان فەرمانجان هیچ کەس شکومانی نەبێت هەر لە زمانی سنتۆوە هەر لە زمانی شاو مەلیکی عێراقیشەوە ئێمە یەک شتمان بەوازح دیوە لە شۆڕشەکانی کوردستان لە شۆڕشی ئەیلوی ئەویش ئەوەیە کە هەر چوار دەوڵەتی داگیر کرد لەسەر بە چەپۆکداچوو لەژێر چۆکدانانی کورد ئاوڕان ئەوەی کە نایزانیە کووردە ئەو ڕۆکانە من کەوتومەتە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان ئەی بوو شوورەیە خۆم بە ئێرانی دەزان ئەوی دیکە کەوتۆتە باشووری کوردستان کە کوردستانە ئەو سنوورانە دەستکردن لە دوای 1920ەوە دوای حربی عالمی یەکەمەوە ئەویش خۆی بە عێراقی دەزانێت ئەوە تا هەر ئەو ڕۆکانە لە بەغدا کۆمەڵک ئەندام پارلەمانی گەورەمانەیە کە خۆیان بە عێراقی دەزانێت ئەوی دیکە لە تورکیاش بەڕاستی دەڵن ئەوەی لە تورکیاشە بەشێکی زۆر کەشێکی کەم خەبات جێڕ و شۆڕژگێرە بەشە زۆرەکەی خۆی بە تورک دەزانێت تەنانەت حولی نەداوە لەو 30 ساڵی ڕابردوو کە ئازادیەک هاتۆ ئیمکاناتێک هاتۆ مۆبایل هاتۆ زمانی کوردی لە هەموو جێگایەکی دەشتانی هەموو کەسێکیدا بۆ مۆبایلەی تەنانەت زەحمەتی ویان بەخۆیان نەداوە کە کوردیەکەش فێر بوون جابۆیە ئەوە بەشێکی خۆی بە تورک دەزانێت ئەمە حقیقەتێکە بەش خۆی بە عەرەب دەزانێت بەشی خۆی فارس دەزانێت ئەمە خەتای میلەت نییە ئەوە خەتای من و تۆی ڕۆشنبیرە ئەگەر خۆمان بە ڕۆشنبیر بزانین لە دوو قەواناندا ڕۆشنبیر حەق وایە کە مەشعەلێکی بەدەستەوە بێ بەر پێی ئەوام میلەت ئەوامە میلەت فەقیرە میلەت ئەیبی نییە میلەت کاری خۆی دەکا میلەت بەیانی تا ئێوارە خەبات دەکا بۆ دوو ئانە پەیدای بکە شەوێت دەمێت سیوانە بەهایزەوە ئەوەی کە نیزام دادنێ ئەوەی کە تئۆری دادنێ ئەوەی کە ڕێباز دادنێ بەڵێ وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت با سود لە کاتیش وەربگرین یعنی وتم چارەنووسی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چیان بەسەر دێت حیزبەکانی ڕۆژهەڵات کاکە ئەو وەزمە نین کە ئەو ڕۆکانە دنیا قسان لەسەر بکە ئەو وەزنەیە نین بە درێژایی 33 ساڵ حیزبەکانی کوردستان بە بچووک تا درشت هەموویان لەژێر باڵی بێکاری لەژێر باڵی ئەوەی کە چ بکەم قەزا و قەدەر چمان لێ دەکا ئەوەی کە بۆ خوانیز خەریتە و نەقشەیەکیان دانە ڕشپێت باشە پلانێکە بۆ کە تۆ کەم بنشیم بکە ئەتۆ چت کرد دەلی دەپرسم باشە خۆ دوژمن بێکار دانانیشە دوژمن کەلە بسەد دەکا دەبا لە کەم پێکی دادنێ ئەتۆ چ دەکەیت ئەمە قەدەری ئەولاد لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی
ئەو کۆمەڵانی کە ئەو ڕۆکانە فشاریان لەسەرەکە قەرارە کەمپەکانیان بگوازنەوە ئێران بە وشەی زەرجۆز و قەڵا ناڕەحەتە لە مێژە بۆتە گرێ لەسەر کۆست لەسەر دڵی بۆیە ئەوەی کە قەڵای ئاوە لێ کرد و تەختی کردوانە ئەوە دێرەدا گلەیەکی یەکجار هەیە لە برادرانی حزبی دموکرات کە ئەمن ئەوەی کە بیستومە لەو ماوەی چەند ڕۆژەیدا ئەو دووسێ مانگەیدا کە ئەو فشارە لەباری ئەمنی بینی ئێران و عێراق لە بەغداوە هاتە سەر حیزبەکانی ڕۆژهەڵات قەرارەکەیان وا بۆ دنیۆ خواندا کە هەرچی دەیکەن ئەو 5-6 حیزبە پێکەوە بیکرد چوار کۆمەڵەن و حیزبی دموکراتەوە ئاوانە ئەمە قەرارەکە وا بووە بەڵام تازە بە تازە برادرانی کۆمەڵی زانیویانە کە حیزبی دموکرات بۆ خۆی چۆتە بەغدایە لا بە یاربەتی چێ بە لۆبی چێ بە واستەی چێ دەبێ یەکێک لە مەسئولین و برا گەورەکانیان لە پارتی بێت بە دڵنیایی ئەوان ڕێیان کەوتۆتە بەغدایە لە بەغدایە ڕێگای خۆیان جێبەجێ کردووە چشتی خۆیان لێناوە و ئێستا ئەوەی کە من بیستومە بەغدا کاری بە حیزبی دموکرات دێت چونکە قەڵان نەماوە وشەی قەڵا بۆ ئێرانێ مهم بوو قەڵا ڕووخاوە بەڵام کەمپەکانی دیکە جێژنەکانە کوێیە ئەوانە ما ئازادیە ئەوانە ماون و کوشانە بڕۆن کارمان پێتانە ئەوەی کە ماوە زەرجۆزیش کۆمەڵەکانی تێدایە کە ئێران هەر ئاوەدەستی لێ هەڵناگرێت حقیقەت ئەو بوو کە ئەوان دەموو پێکەوە کاریان کردبایە پێکەوە بریاریان دابایە پێکەوە فکریان کردباوە ئەمە قەدەری ئەولا لە یەکێک لە تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستان پێم بکەن با بە دەست نێدە گۆزەی داما بێت وەرن کاکە فشارتان لەسەرە زۆر زار فشارمان لەسەر بووە زۆر شۆڕژگەری دنیاە فشاری گەورەتر لەوەیان لەسەر بووە وەرن کاکە خۆ دنیا خرابێ ئەیوە تەجروبەیەکی گەورەی وەکو کە ئەو ڕۆژانە دوێنەکانە ساڵوەگەری کاکفوادی مستەفا سوڵتانی بوو کە 1000 جار دڵم یادی بەخێر کە 1000 جار دڵم ئەو پیاوە گەورانە بریادنی و مادا مابانەوە بابخوا ساڵی 79 گەورەترین تەجروبەی مێژوویی ڕێپەیوانی مێژوویی مەریوان بۆ سمەی ساز کرد کاکفواد کە ئەو حرەکەتە گەورە بوو کە یەکەتی جوتیاران بە سەرپەرشتی و بەڕابری کاکفوادی کردی ئەو ڕۆژانە پێم بکن بەس برادران لەسەر تەلەڤیزیۆنی دم کاکە هیچ ئەوە نییە دەست دەگۆزەی داما بێت ئەگە هات کارەکەی بەغدایە هەر بازیان وەرن کاکە بەڕەتڵ بەڕیس وەرن کاکە هەمومان ئەمەش دەین جەماعەتی دیکە دەولا کە حیزبینی هەموو وەرن کاکە بەرەو گۆژە بڕۆن بەرەو ماوەت بڕۆن هەر منداڵێک و ژنێک و پێشمەرگەیە کەن منداڵ و کاکە دەڕۆین هەمومان میدیایەکی گەورەی زەبەلاحمان دەکیرپانیدایە پێی دەڵەن مۆبایل لەگەڵ تەواوی دنیاە دەتوانی قسە بکەین ئەو جارەکان دەڵێن کاکە وەرن ئەوە کوردی عێراقیە کوردی باشوور ئەوە خەریکە دەرمان دەکاوانە کاکە دەڕۆین بەرەو لایەکی جایا بەرەو قەندیل جایا بەرەو پێنجێن جایا بەرەو سنوورەکان لەوێ کاکە کەمپ لێ دەدەین لەوێ کاکە خەڵکی باشوور ئێستاشی لەگەڵ بێ برایەکی عەزیزمانن خەڵکە ئاوامەکەی دەڵەما دوێن بەرەو پیمانەوە بە مۆسیقا بە خواردن بەداخەوە دیارە ئەمە یعنی نەبوونی ئەو هێزەیە نەبوونی ئەو متمانە بەخۆبوونەیە کە چارنووسی گەلی کورد بەو شێوادەبە بەڵام لە بیرمان نەکەین ئێستا خاوەن فەلسەفەیەکین خاوەن گەریلاین خاوەن شەڕفانین یعنی کوردی پێشان نییە من جارێشتر دەگەڕێمە سەربابەتێک کاک عەلی خۆ دەزانی دوو ڕۆژتر چەند کاتژمێرێشتر یادی سیویەکی ئاب دەکەینەوە لە مێژووی کووردا سیویەکی ئاب چییە یعنی لای تۆ چییە بۆی کە ئەوەی پێشوو لە بیر نەچێت خۆم حتا لە تەلویزیۆنم کاکە کۆمەڵێک زۆر برای گریلای جانفیدا ئەوە چاوەڕێمان دەکەن لە قەندیلی مطمئنم نایڵن ناخۆشمان لێ بگذەرێ وەرن بابەرە وێ بڕۆین دا چ دەبێ با ببێت ئەلا کولی ئەوە بە ئەو پڕانتێزەم لە بیر نەچێت ئەوەی کە بەیانی نادوو بەیانی سپینە سیوێکی ئابە بەڵێ سپینە سیوێکی ئابە ئەو ڕۆژە گەورەیە ئەو ڕۆژە پڕ لە سەرشۆڕەیە ئەو ڕۆژە پڕ لە خەبا لە خیانەتە ئەو ڕۆژەی کە چوین دەستی جەلادەکەمان ماچ کردەوە کە چوین لەبەر جەلادەکەمان لە بەغدایە کوڕنۆشمان کرد بۆچی کوڕنۆشمان کرد نەک بۆ مناڵە فەقیر و بۆ هەڵەبجەی کیمیاباران نا بۆمان نەکرد بۆمان کوڕنۆش کرد پاڕاینەوە لەبەر سەددامی دیکتاتۆر پاڕاینەوە لەبەر سەددامی کوردکوش کە وەرە ئاغای سەددام کار لێ دەکەم لایەکی کورد خەریکە هەولێرێت چۆل ناکە وەرە یارمەتیم کە بۆی کە من لە یەکێتی بدەم وەرن بۆ یارمەتیم دەبەوەی کە لە براکانم بدەن ئەمە لە هیچ تاریفێکدا نییە بەڕاستی
ئەمن نازانم بەچی تەشبیه بکەم کەچی ئەمڕۆکانە وای لێ هات دوای ئەو هەموو ساڵی ئەمڕۆ دوای 30 ساڵان دێ نوخبەکەی کە بەخۆی دەڵێ نوخبە مامۆستای زانکۆکەی بەخۆی دەڵێ دکتۆر دێ دەڵێ تیویەکی ئاب فەخر و شانازەیە تیویەکی ئاب وە سەرخانێک بوو لە مێژووی کورد کە کوردی بەرەو ئاسوودەیی کرد کام ئاسوودەیی کاچی دکتۆر ئەتۆ ئەو مەدرەکە چێ پێی داوی وەڵڵای هەقی سەربڕینە ئەو کەسێک کە مەدرەکی دکتۆرای داوە بە تۆ ئەتۆ دەی لەسەر تەلەڤیزیۆنی لەولاو لای دەڵێ ئاغای مەحافزی هەولێر دەی دەڵێ ئەمن فەخر شانازی بە سیوێکی بکەم کوڕە بابە من لە بیر بە 10 ساڵ لەوەی پێش هەر ئەو سەرانی پارتیدایان کوت بریا سیویەک لە مانجی ئابدا نەبات مانجی ئاپ هەر 30 ڕۆژ بە ئێستا چی لێ هات پارەتان زۆرە فۆتۆمۆدێلتان زۆرە بەکەیفە خۆتان پارلەمان دێن و دەبن بەکەیفە خۆتان پارلەمان تازە دەکەنەوە کات فەرمانجیان باوەڕم پێ بکەم ئەمنەوە لە 2000ەوە لەو ماڵە لەو باشترین شتە جێم ئەوەی لازم نەبێت لە وڵاتی پارلەمان ئەوەی لازم نەبێت ئەوەی کە زیادی بێت لەو باشووری حکوومەتە ئەو هەموو پارەی سەرفی وەی دەکەن کە وەزیرەکان کاتە حتا ئێرە دابەست حتا ئێرە دابەستە ینی ئەندام پارلەمان میلەت 700,000 دیناری نێبی دێ بەڵام ئەندام پارلەمانی 18 دەورە بە کەیف خۆی تەقاعود بۆ ئێستا 6-7 میلیۆن خاک دەفرۆشێ کاک عەلی خاک دەفرۆشێ ئەمڕۆکە ڕیە ڕاستە یادی سیویەکی ئاب دەکەینەوە بەڵام فەرموو بزانە باشووری کوردستان چی بەسەر هات یعنی ئەمانە بۆ دەرس لە مێژوو وەرناگرن زۆر بە کورتی من دەمەوێت دوایین پەیامی تۆ وەرگرم دەگرم بە تۆ بڵم دەست دەمێژوە دەگری بەڵام کە ئەمن زلی خیانەتم لەبەر کرد ئەگەر ئەمن بریاری خۆمدا کە پیاوی داگیر کردبم ئەجێ چم پێ دەڵێ کاکە چم پێ دەڵێ ئەمە نابێ خۆمان فری بدەین ئەو ڕۆکانە فریودان ناکرێت چی دیکە ئەوە 33 ساڵە ئێمە بە تاقی دەکەینەوە ئەگەر زمانی 75 بگذەریم کە ئەو بنەماڵێت چیان بەسەر میلەتی کورتێنا چۆنیان میلەتی کورد دڵسار کردەوە خۆ دوای ئاش بەتاڵەکەش لە هەفتاوەهەتی شۆڕشێکی زر و زەوەندی پڕ لە تەلەبەی زانکۆوە پڕ لە کوڕی شۆڕژگێر پڕ لە کوڕی ڕۆشنبیری شارەکانی سلەیمانی و هەولێر و ئەوان چەمچەماڵ و کەرکوب هاتن بوون بە پێشمەرگا لە حەکاری دەزانی چیان لێکردن والله حەکاری دەبێت 10 فیلمی سینەمایی گەورەی لەستا ئاساسکەی ئەی چێ کردی خۆ حەکاری نە سەدام کردی حەکاری نە شای ئێران کردی حەکاری خۆ دوژمنی خۆ سەرانی میتی تورکیەی نەیان کرد کاک فەرمانجان حەکاری کە 700 پێشمەرگا لە ماوەی چەند ڕۆژێکدا تێدا چوو پیاوی گەورەی فەرماندەی ئەسکەری تێدا چوون کاکە بەدەستی خائینی کورد تێدا چوو بەدەستی بنەماڵەی بارزانی تێدا چوون خۆی کوتی بە کاگیدریسی فریدا خەباری ناربووە لە ئەمریکاوە کاکەوە چێ شۆڕش ساز دەکاتەوە ئەگەر ئێمە شۆڕشمان پێ نەکرێت خۆ شۆڕش تێک دەدەینەوە وەشیان کرد بەڵام خۆشبەختانە ئەو تاق بە بچووکەی کە مابوونەوە لە قەندیل کەمپیان دەڵم هەڵۆکانی قەندیل بەداخەوە ئەو ڕۆکانە زۆربیان نەماون ئەوانەی کە پاژماوەی وانیشن ئەو نیزامە ئەمن ئین چاوەڕێ بووم لە خەتی سۆران لە خەتی سەوز لە خەتی سلەیمانی حکوومەتێک نموزەجێک دروستکەین کە ئەوان پێی بشکێنەوە بەڵام بەداخەوە ئەوەش تا ئێستا نەکراوە ئەوانە هاتن حەکاریان تێکدا حەکاریان بەچی تێکدا حەکاریان هەموو نابوت کرد هەموویان کوشت هەموو تەسلیمی سەدام بوونەوە دەی ئەوە ئاش بەتاڵ 2 ساڵ پێش ئەوە حەکاری دواتر ئەوە جارەکانە وەرە بزانە چۆن هاتوونەوە بۆ ڕاپەڕی ڕکاکە سەدام بۆ لاپەڕە نووسراوە لەسەر هاتنەوەی وانە هەر کتێبەکانی کاگوشیمانی چاو لێ بکە کە ئەو دەم بەوی دەڵێن مهندس و ئەندازیاری ڕاپەڕی پانە چی نووسیوە کاکە خۆمە ئێمە جۆر نین ینی کاک عەلی تۆ باش شڕۆڤە و هەروەها مێژوشت بیرخستەوەنجا بۆ جیلی تازە چ پێویست بە مێژوو دەکا خۆ ئەمڕۆکە لە بەرچاوی خۆیان دەیبینن چ دەگوزارێت چی دەکەن بە بەرچاوی هەموو تاکێکی کوردەوە ینی کارگەیشتۆتە ئەوەی کە هیچ شتێک نەشاردرێتەوە ئەمڕۆ بەڵام دڵنیا بین ئەگەر مادام ئەمڕۆکە کورد بۆتە خاوەنی فەلسەفە و هێزێکی وە ئەم شتانە هێندە ناخایەنێ دوور ناخایەنێ گەلی شۆشیارە و دەزانێ من ببوورە کاتم نەما زۆر سپاس دەکەم بۆ عەلی کەریمی سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. بۆ تۆ بۆ بینەرانی بەڕێز سپاس. بەڵێ بەڕێزان